سەیرانگای سێچاکانە لە پێنجوێن لە ناو سروشتی سەوز و جوانی پێنجوێندا پێنجەمین فستیڤاڵی ڕۆژی پێنجوێن بەڕێوە دەچێت کە وڵاتیانی قەزاکە کۆ دەبنەوە و کەلتور و مێژووی پێنجوێن زیندوو دەکەنەوە. بیرۆکەی ئەم فستیڤاڵە بۆ ئەوەیە ئەو جیلە تازەی کە لە دەرەوەی پێنجوێن دروست بوون دووبارە ناسینەوە و تازەکردنەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە نێوانمانە دروست بێت. فستیڤاڵەکە ڕۆژێک دەخایەنێت لەسەر لە بەیانیدا چەندین چالاکی هونەری و ئەدەبی و فەرهەنگی تایبەت بە پێنجوێن نمایش دەکرێن هەمووان لە دەوری کۆ دەبنەوە. پیرۆزبایی لە هەموو تەواوی پێنجوێنەکان یەکەم خۆم لە سلێمانی دانیشم خەڵکی پێنجوێنم و هیوادارم ئەم یادە کەمتەرخەمی نەکرێ و لە سەدا زیاد نەک لە سەدا سەد زۆر زیاد لە حەد پێویستم یادانە بکرێتەوە لەبەر ئەوەی هەم کولتورەکان بە یەکتر ئاشنا بن هەم تەواوی خزم و ناسیا و دۆست و ئەحباب یەکتر ئاشنا بن زۆر شتی تر. جگە لە خەڵکی پێنجوێن چەندین گەشتیار و هاوڵاتی دیکە ساڵانە ڕوو لە فستیڤاڵەکە دەکەن ئەوان وە خۆیان دەڵێن بە جلوبەرگی ڕەسەنایەتی کوردیەوە بەشداری لەم فستیڤاڵانەدا دەکەن. ئێمە ئەمڕۆ لە گەرمیانەوە هاتوین لە گەرمیانی عەزیزەوە لە کەلارەوە ئەم جۆرە فستیڤاڵانە زۆر زەرورە ئێمە وەکو کورد وەکو نەتەوەی کورد بۆ ناسادنی هیچ نەبێت جلەکانمان بەڕاستی من لێرە هەنێ خەڵکە بینم بە پانتۆڵەوە هاتوونیان بە نەوع عەجلێکەوە نابێت ئەم جۆرە فستیڤاڵانە ئەبێت تۆ ڕەسەنایەتی خۆت پیشان بەی. دەیان خانمی بەهرەمەند و دەستڕەنگین بەخستنە ڕووی بەرهەمەکانیان بازاڕێکی گەورە لە فستیڤاڵەکەدا دروست دەکەن بەرهەمەکانیان ساغ دەکەنەوە. هەرێک لە خانمانی ئێمە میهنەیەکیان هەیە ینی بەهرەیەکیان هەیە پێویستە ئەو بەهرەیە بدۆزنەوە لە خۆیانە پێویستەکە لە ماڵەکانیان بێنە دەرەوە و چاوەڕێی تاعینات و دامەزراندن و حکومەت نەکرێت چونکە خۆشمان ناتوانین لەلایەن خۆمانەوە ڕێگەیەکمان هەبێ بۆ بژێوی یان خود ئەرکێک سووکیە بۆ ماڵەوە. سوارەتی ناوماڵەوە ئەکسسوارەتی خانمانە هەروەها کۆمەڵێک دیزایانی تایبەت بە خانمان لە ڕووی نەخشی خانە و دیزایانی جلی کوردی و کڵاوزەڕ و شتە کللتوریەکان زیاتر و هەروەها کارێکی باشە ئەم فستیڤاڵە جگەلەوەی کە بۆنەیەکی کۆمەڵایەتیە بۆنەیەکی نەتەوەی شەچکە کللتوری ڕستەنایەتی خۆت زیاتر ناسێنی بە نەوەی داهاتوو. ساڵانە وەک نەریتێکی لێ هاتووە لە هەرێمی کوردستاندا لە ناوچە گەرمیان نشینەکاندا لە سەرەتای وەرزی بەهارەوە ئەم مەڕاستیمانە بەڕێوە دەچن لە ناوچە کوێستانیەکانیشدا تا مانگی 5 بەردەوامیان هەیە. پێنجوێن لە ڕووی پێگەی ئیداریەوە قەزایە و ناوچەیەکی سنووریشە زۆرینەی خەڵکەکەی بە کاری کوشت و کاڵیەوە سەرقاڵن. لە کۆتایی ئەم فستیڤاڵەدا ساڵانە بە گۆرانی و هەڵپەڕکێ تا درنگانێک درێژە بە فستیڤاڵەکە دەدەن. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا پێنجوێن.